ئەحمەد شەرع چۆن لووتکەی عەرەبی بەغدای تێکدا. بۆچی وڵاتانی کەندا و محەممەد شیع سوودانیان بێهیوا کرد. هەر لە سەرەتای ئامادەکاریەکان بۆ کۆبوونەوەی لووتکەی عەرەبی لە بەغدا مشت و مڕێکی زۆر لەسەر بەشداری ئەحمەد شەرع لە نێو لایەنە شیعەکانی عێراق دروست بوو. تەنانەت کارگەیشتە ئەوەی هەڕەشە لە سەرۆکی سووریا کرا بەوەی ئەگەر پێی بخاتە ناوخاکی عێراقەوە دەستگیری دەکەن. لە نێو ئەو مشت و مڕانەدا بوو کە دۆناڵد ترامپ سەردانی سعودیە و وڵاتانی کەنداوی کرد. بە پشتیوانی و لۆبی سعودیە شەرع توانی لەگەڵ دۆناڵد ترامپ کۆ ببێتەوە و دیداری هەبێت. ئەمەش و گورزێکی کەمەرشکێن بینرا بۆ شیعەکانی بەغدا. بە جۆرێک زۆرێک لە شرۆڤەکاران هەر ئەو کاتوتیان شەرع لەگەڵ سەرۆکی زلهێسترین وڵات کۆ دەبێتەوە. چ پێویستی بە کۆبوونەوەی لووتکەی بەغدا هەیە؟ دوای هەڕەشەیەکی زۆر دوجار شیعەکانی عێراق گرەوەکەیان بردەوە و ئەحمەد شەرع بانگێشتە فەرمیەکەی سوودانی ڕەت کردەوە کە لە دەوحەی قەتەر لەگەڵی کۆبووەوە و داوای لێکرد بەشداری لووتکەی عەرەبی بکات لە بەغدا. تا چەند کاتژمێرێک بەر لە کۆبوونەوەی لووتکە بڕیار بوو شازادەی سعودیە، میری ئیمارات و ئوردون و وڵاتانی دیکەی کەندا و بەشداری لووتکەکە بکەن. بەڵام لە دوا ساتەکەیاندا تەنیا میری قەتەر هاتوو، ئەویش بەر لە پێشکەشکردنی وتارەکەی بەغدای بەجێهێشت و ماڵ ئاوایی کرد. بۆ وڵاتانی کەنداو کە لە ئێستادا سەقامگیری سووریای نوێ ئەو لەویەتی کارەکانیانە ڕێگە نادەن هەروە بە ئاسانی لۆبیە فراوان و زەبەلاحەکەیان بۆ ئەحمەد شەرع بخرێتە پەراوێزەوە و بە هەڕەشەی شیعە پرۆکسیەکانی ئێران ئەوڵەکانیان سەفر ببێتەوە. بۆیە ئامادە نەبوونی سەرکردەی وڵاتانی کەنداو لە لووتکەی عەرەبی و ناردنی تیمی پلە 2-3 ئۆکارەکەی ئەو دژایەتیە بەردەوامەی شیعەکانی عێراقە بۆ سووریا و ئەحمەد شەرع. ماوەی مانگێکە حکوومەتی عێراق بە چاودێری چڕی خودی سوودانی ئامادەکاری بۆ لووتکەی عەرەبی دەکات. بەڵام لە دوێنێەوە باسوخواسی شکستی لووتکەکە جیهانی عەرەبی و ناوچەکەی داگیر کردووە. زۆر بەشیان کۆکن لەسەرەوەی لووتکەکە هیچ دەستکەوتێکی نەبووە و کۆپی لووتکەکانی پێشتر بووە. لە کاتێکدا سوودانی و تیمی وەزارەتی دەرەوەی عێراق چاوەڕوانێکی دیکەیان هەبوو. بەشێکی دیکەی شرۆڤەکارانی عێراق و وڵاتانی ناوچەکەش دەڵێن هەر لە بنەڕەتدا چەند لایەنێکی ناو هێزە شیعەکانی دژبەری سوودانی لە پشت هەڵمەتی دژایەتی کردنەکەی شەرع و ئەو هەموو هەڵە پرۆتۆکۆلیەوەن کە لە لووتکەکەدا بینرا. بەوەی نانەوێت سوودانی لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی عێراق دەستکەوتێکی گرنگ بەدەست بهێنێت و بیکاتە کارتێکی بەهێز بۆ بانگەشەکانی هەڵبژاردن. بەشێکی دیکەش هاوڕان لەسەرەوەی بەسەردانەکەی ترامپ بۆ سعودیە و وڵاتانی کەندا و ڕاستەوخۆ بەهای لووتکەی عەرەبی بەغدای شکاند. ئەوەش وەک ئاماژەیەک کە عێراق هێشتا با بەرە گەورەکەی مقاومەی ئێراندا دەنرێت. تا ئەو کاتەی ئێران خاوەنی بڕیارەکانی دەوڵەتی قوڵی عێراق بێت، ناتوانێت پێگە و ڕۆڵێکی گرنگی ناوچەیی و نێودەوڵەتی هەبێت. هەرچۆنێک بێت لووتکەی عەرەبی بەغدا وەک شکست بۆ سوودانی و حکوومەتی عێراق لە قەڵەم دەدرێت و شنەی بای فێنکی لایەنە دژبەرەکانی سوودانیشە بۆ بانگەشەکانی هەڵبژاردننی ئەم ساڵی پەرلەمانی عێراق.